عادیلە خانم ئەو ژنەی شکستی بە سیاسەتی داگیرکاری هێنا. عادیلە خانم کە لە تێنووسی مێژونووساندا بە شاژنە بێتاجەکە ناوی براوە کە جیالەوەی لە بواری کۆمەڵایەتی و ڕۆشنبیریدا پێشکەوتنێکی گەورەی خوڵقان لە بواری سیاسی و بەڕێوەبردنیشدا لێ هاتوانە کاری دەکرد و شکستی بە سیاسەتی داگیرکاری و عوسمانیەکان هێنا. ئەمڕۆ 100 ساڵی تەواو تێدەپەڕێ بەسەر کۆچی دوایی عادیلە خانم کە زیاتر لە سەدەیەک پێش ئێستا و لەناو کۆمەلگایەکی قاڵبوو بە دابوونەریتی کۆمەڵایەتی ئەو بە کردەوە توانای ژنی سەلماند و کارەکانی چووەک قایمقامی هەڵەبجە، چووەک سەرۆکی گەورەترین ئێل کە ئێلی جافا حقیقەتی توانای ژنی کوردی لەو سەردەمەدا بۆ هەمولایەک بەیان کرد. عادیلە خانم کچی عەبدولقادر بەگی ساحێب قڕان هاوژینی وەسمان پاشای جاف و دایکی هەردوو شاعیری دیار و گەورەی کورد ئەحمەد موختار جاف و تاهیر بەگی جافا بەهۆی تێکچوونی فەرمانڕەوایی مێرنشینی بابان لە ساڵی 1851 بنەماڵەکەی لە سلێمانیەوە بەرەو میرنشینی ئەردەڵان کۆچیان کردووە. ساڵی 1859 عادیلە خانم لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەو کات پایتەختی میرنشینی ئەردەڵان بووە لەدایک بووە خوێندنی قورئانی لەسەر دەستی مامۆستای تایبەت وەرگرتووە. ساڵی 1895 لە شاری هەڵەبجە ژیانی هاوسەری لەگەڵ وەسمان پاشای جافدا پێکهێناوە. پاش مردنی وەسمان پاشا لە ساڵی 1905 هەموو کاروباری ئێلی جاف دەگرێتە ئەستۆ دەبێتە پێشەنگ و کارگەڕی ئەو ئێلە ناوبانگی لە هەموو ناوچەکانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان بڵاو دەبێتەوە ڕێزێکی زۆری لێ دەگیرێت و فەرمانەکانی جێبەجێ دەکرێت. ئەم ژنان لە کۆتاییەکانی سەدەی 19دا و سەرەتای سەدەی 20دا ڕۆڵێکی گەورەی لە مێژووی کۆمەڵگەی کوردی و ئەو سەردەمە بینیوە بەتایبەت لە ناوچەکانی هەڵەبجە و شارەزور و هەوراماندا. کەسایەتی عادیلە خانم بە شێوەیەک بووە هەمیشە ئارەزووی زۆری بۆ پێشخستنی زانست و ئاوەدانی و خوێندەواری هەبووە. لە شاری هەڵەبجە چەندین کار و پرۆژەی بۆ ئاوەدانکردنەوەی ئەو شارە کردووە وەک دروستکردنی چەندین باڵەخانە و سەیرانگە و باخی لەو شارە بنیاد ناوە و دروست کردووە. لەگەڵ ئەمانەشدا دادگای لە ناوچەکەدا دامەزراندووە ئامانجی سەروەرکردنی دادپەروەری بووە. محەممەد ئەمین زەکی بەگ مێژونووسی کورد لەبارەی عادیلە خانم ئاماژەی بەوە داوە. خانم ژنێکی هەڵکەوت و هۆشیار بووە باسی لە توانای عادیلە خانم کردووە لە بواری شارستانی و بیناسازی و کاروباری فەرمی کۆمەڵایەتی ئێلەکەی کە چەندە کاریگەری لەسەر وەسمان پاشا و ئێلی جاف و تەواوی ناوچەکە هەبوو ڕێزێکی تایبەتی لێگیراوە. نووسەر و زمانناسی بەریتانی مێجەرسۆن ماوەی 6 مانگ لە ماڵی وەسمان پاشادا نزیک عادیلە خانم و تایر بەگ ماوەتەوە. مێجەرسۆن لە کتێبەکەیدا بە ناوی گەشتنامە بە گرنگیەوە باسی لە کەسایەتی عادیلە خانم کردو وتوویەتی ژنێکی بێهاوتە و تێگەیشت و خاوەن کەسایەتێکی بەهێز بووە فەرمانڕەوای ڕاستەقینەی هەموو شارە زور بووە نەک تەنها لە ئاستی بەڕێوەبردندا بەڵکو دادگای تایبەتی خۆی هەبووە هەرخۆشی سەرپەرشتی دادگای کردو تاوانبارانی سزاداوە. بەهۆی ئەوەی عادیلە خانم هەڵەبجەی لا گوندێکی لە بیرکراوی عوسمانیەکانەوە کرد بە ناوەندێکی سیاسی و بازرگانی و شارێکی گەورە لەو سەردەمەدا داگیرکارانی عوسمانی چاو تێبڕینیان و ئیرەییان بەرامبەر هەبووە. بەو هۆیشەوە عادیلە خانم بە هیچ شێوەیەک ڕێگەی نەدەدا دەسەڵاتی عوسمانی لە هەڵەبجەدا ڕێگی خۆیان داکوتن. با هۆکاری ئەوەی شێوازی بەڕێوەبردن و بڕیارەکانی عادیلە خانم هێندە لێ هاتوانە و بەهێز بووە بە شاژنی شارەزور ناوبراوە. عادیلە خانم ڕۆژی 11 نیسانی ساڵی 1924 لە تەمەنی 65 ساڵیدا کۆچی دوایی دەکا لە گۆڕستانی عەبابەیلێ نزیک هەڵەبجە بە خاک دەسپێردرێت و هەردوو کوڕەکەشی ئەحمەد موختار و تایر بەگ لە تەنیشتیەوە بە خاک سپێردراون. لە ساڵی 2014 لە باخی گشتی هەڵەبجە پەیکرێک بۆ ئەم ژنە لێ هاتووە بەتوانایە دروست کراوە.